ئەمە یاریگای ئەحمەد بن عەلی مۆندیالیە، یەکەم یاری شێرەکانی ڕافیدەین لە جامینەتەوەکانی ئاسیای 2023 لە قەتەر لە خۆی دەگرێت. یاریەکە ڕۆژی دووشەممە کاتژمێر 5:30 خولەکی ئێوارە ئەنجام دەدرێت بەرامبەر هەڵبژاردەی ئیندۆنوسیا. یاریەکە لە کۆمەڵەی چوارەمە، جگە لەم دوو تیپە ئەم کۆمەڵەیە یابان و ڤێتنامیشی لەخۆ گرتووە. هەڵبژاردەی عێراق خاوەن نازناوێکی پاڵۆنتێکەیە، ئەویش ساڵی 2007 با سرە زێڕینەکەی یونس مەحموود بەدەستی هێنا لە نێو ئیندۆنوسیا و لە دژی سعودیا. عێراق بە ئامانجی گەیشتن بە مۆندیالی داهاتوو بە دەستێنانی جامینەتەوەکانی ئاسیا بۆ جارێکی دیکە خیسۆس کاساسی ئیسپانی کردۆتە ڕاهێنەری تیپەکەی. لا یەکەم ئەزمونیش سەرکەوتوو بوو کاتێک جامی کەندایی بۆ شێرەکانی ڕافیدەین لە نێو خاچی خۆی بەدەستێنا. دەستپێکێکی باششی بۆ پاڵاوتنی جامی جیهانی 2026 هەبووە. دوو یاری سەرەتای لە ئیندۆنوسیا و ڤێتنام بردۆتەوە کەوا هەردوو هەڵبژاردە لە کۆمەڵەکەیەتی لە جامینەتەوەکانی ئاسیاش جارێکی دیکە ڕوبەڕوویان دەبێتەوە. پێشبینی دەکرێت عێراق ئەرچی قوڕز نەبێت لە قۆناغی کۆمەڵەکان و بە ئاسانی بگاتە قۆناغی 16، تەنها یاری یابان بۆی ببێتە ڕوبەڕووبوونەوەیەکی پێشوەختەی قۆناغە هەستیارەکان. هەڵبژاردەکە بە 26 یاریزانەوە کەوا 15یان پیشەگەرن و لە دەرەوەی عێراق یاری دەکەن لەگەڵ 9 یاریزانی خولی ئەستێرەکانی عێراق لە ڕۆژی 2 ئەم مانگە گەشتی ئەبوظەبی پایتەختی ئیماراتیان کردو چوونە نێو کەمپێکی مەشقی 9 ڕۆژە. یاریەکی دۆستانیان بەرامبەر کۆریای باشوور ئەنجامدا بە گۆڵێکی بێوەڵام تووشی شکستاتن. هەڵبژاردەی عێراق 6 یاریزانی کوردی لەخۆ گرتووە، تەنها ئاکام هاشمی ناوەڕاستکاریانی هەولێر لە ناوخۆی عێراق یاری دەکات. 5ەکەی دیکە لە دەرەوەی عێراقن، ئەوانیش ئالان مەحیەدین، میرخاز دۆسکی، ئەحمەد عەلی، ئوسامە ڕەشید و یوسف ئەمینن. ڕۆژێک پێش دەستپێکردنی جامینەتەوەکانی ئاسیای 2023 قەتەر گەیشتنە دەوحەی پایتەخت. چوار یەکەی مەشقیان لەسەر یاریگەکانی مەشقییانەی غەڕافە ئەنجام داوە. لا کۆنگرەی ڕۆژنامەوانی پێش یاریەکە کاساسی ڕاهێنەر و ئوسامە ڕەشید یاریزانی کورد ئامادەبوون و وەڵامی ڕۆژنامە نووسانیان دایەوە. ڕوبەڕووبوونەوە ئیندۆنوسیا لە جامینەتەوەکانی ئاسیا جیاوازە لەو یاریەی لە بەسرا لەگەڵیان کردمان. ئێمە هیوامان وایە سەرکەوتنێکی گەورە تۆمار بکەین، بەڵام نابێ لە بیری بکەین ئەوە ئامانجی تیپی بەرامبەریشە. لا تۆپی پێ هیچ شتێک ئاسان نییە. ئیندۆنوسیا تیپێکی خراپ نییە، چەندین یاریزانی پیشەگەری هەیە لە ئەوروپا و لە هەنگاونانی پێشکەوتنە. پێم وایە یابان پاڵێوراوی سەرەکی پێشەنجی کۆمەڵەکەیە. ئایا سەبارەت بە پێکاتەکەم بۆ یاریەکە مەرز نییە بە هەمان ئەو یاریزانانە بەشداری بکەین کەوا لە بەسرا بەشدار بوون. دڵنیا بن یاریزانی نوێ لە یاریەکە دەبیندرێت. دڵخۆشم کەوا بۆ سێم جارە بەشداری زامینەتەوەکانی ئاسیا دەکەم. هەست بە شانازی دەکەم کەوا نوێنەرایەتی وڵاتەکەم دەکەم لە گەورەترین پاڵەوانێتی ئاستی کیشوەری ئاسیا. ئامانجی من ئەوەیە یارمەتی هەڵبژاردەکەم بدەم بۆ سەرکەوتن و دڵخۆشکردنی خەڵکی عێراق لە هەموو پاڵەوانتیەکان بە تایبەت جامی ئاسیای ئێستا. عێراق تەواوی یاریزانەکانی بۆ یاریەکەی بەرامبەر ئیندۆنوسیا ئامادەن. تەنها سەعەد ناتقی بەرگریکاریانی ئەبهای سعودی بە ڕێژەیەکی زۆرەوە بەهۆی پێکانەوە دادەبڕێت. حسین محەممەد، کەناڵی پێام.